ئەم کاتتان باش من کامەران حاج عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر سەردانی شاندی باڵای ئابووری کۆماری ئیسلامی ئێران بە سەرۆکایەتی جەواد زەریفی وەزیری دەرەوەیە وڵاتە. بابزانین هۆکاری سەردانی شاندێکی باڵای لەم شێوەیەی کۆماری ئیسلامی ئێران لەم سات و وەختەدا بۆ هەولێر و شارەکانی دیکەی کوردستان بە چه ئامانجێکە؟ وڵاتێکی گەورەی وەکو ئێران لە ڕووی ئابووریەوە چ پێویستی بە ئابووریەکی هەرێمی کوردستانە؟ ئەو کاڵایانەی کە هەرێمی کوردستان پێویستێتی لە ئێران و بە پێچەوانەوەش ئەو خواستانەی ئێران لە ڕووی ئابووریەوە کە لە هەرێمی کوردستانی هەیە چییە؟ ئەو کاڵایانە چەندە خزمەت بە هەرێمی کوردستان و چەندە خزمەت بە ئابووری کۆماری ئیسلامی ئێران دەکات؟ لەگەڵمان بن لەم بە دوواداچوونەدا وەڵامی کۆمەڵێک پرسیار دەدەینەوە. کەمێک بەر لە ئێستا نێچیروان بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان و جێگرەکەی قوبات تاڵەبانی هاوکات لەگەڵ وەزیری دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران جەواد زەریف و ژمارەیەک لە نوێنەرانی کۆمپانیاکانی کۆماری ئیسلامی ئێران گەیشتنە ژووری بازرگانی هەولێر کە ئێستا لەم ژوورەدا دەستیان بە دیدار کردووە و ژمارەی زۆرش لە ڕۆژنامەنووسان بەشێکی زۆر لە کەناڵەکان ئێستا ڕووماڵی ئەو سەردانەی وەزیری دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران دەکەن. ئەم سەردانە بەدەر لە ڕووە سیاسیەکەی بێگومان لە ڕووی ئابووریەوە بۆ کۆماری ئیسلامی ئێران تایبەتمەندیەکی زۆر هەیە. پاش گەمارۆکانی ئەمریکا بۆ سەر کۆماری ئیسلامی ئێران پەیوەندیەکانی ئابووری لە نێوان کۆماری ئیسلامی ئێران و هەرێمی کوردستان بەرەو کرانەوەیەکی زۆر ڕۆیشتووە. ئەمە بۆ یەکەم جارە لەسەر ئاستێکی باڵا کەسێکی سیاسی و لە هەمان کاتدا شانێکی گەورەی ئابووریش ڕوو لە هەرێمی کوردستان بکە و ژمارەی زۆر لە نوێنەرانی کۆمپانیاکانش لەگەڵ خۆی بهێنێتە هەرێمی کوردستان و ژمارەی زۆرش لە نوێنەرانی بازرگانی و پیشەسازی لە هەرێمی کوردستان دیدار دەکەن بۆ ئەوەی گفتوگۆ بکەن لەسەر ئایندەی ئابووری و باشترکردنی پەیوەندیەکانی نێوان هەردوو. ئێران چی دەوێت لە کوردستان؟ ایران همه هاندارت داد که پرپیدان ما بین هەرێما کوردستان و ایران به قوت بکوید چون که وان وگاوه پیتیوی به هەرێما کوردستان هی به آبوری و بازرگانی و پیشکفتنا تندرستی و کشتوکالی و پیشه‌سازی و همه بارا دعوت کن که و برهن ما او پیک و بازرگان پیک و بکن که پرپیدانه که تند چیان دەوێت لە کوردستان؟ یعنی ڕێک زۆر جارباز دەوە دەکرێت دۆلاریان دەوێت نەوتیان دەوێت؟ بەلێ خۆ قووەتەوە خڕ ئەوە کە ئەبرۆ ئابووریەکە زۆر یا مەزنە لەسەروان هەیە کە حسارەی خسێ سەر ئەوی هەمە محاولات کەن و پترۆل و دۆلار ڕئیسیە بۆوان کە ئەو ببەن بازرگانی خۆ پێ ئیرانی پێ قووەت بێخن چونکە وان ئەبرۆ پێتیڤیا بە دۆلار هەیە و نەفتێش هەیە. سەردانی شاندی ئێران بۆ هەولێر چۆن دەبینن لە ڕووی ئابووری؟ طبعا سەردانی شاندی ئێرانی بۆ ئێرە زۆر بە گرنگ دەزانین چونکە ئێران دەوڵەتێکی زلهێزە و جیرانی ئێمە و مێژوێکی دوور و درێژی ئیکۆنیمە هەیە لەگەڵیان. وا دیار بوو کەوا زۆر بە جدیەتەوە هاتوون و لەسەر مستەوای وەرگێکی گەورە وەزیری خارجییان و چەند بزنسمانێک هاتبوون. ئەمەش کاک نێچیروان سەرۆکی حکوومەت زەخیرەوەی کردەوەکەوە لە زمینی دەستور و یاسا ئەوەی کە گەمارەیان لەسەرتوانین ئێمە ئەوەی یاسا ڕێبدا هاریکاریان لەگەڵ دەکەین و ئێمە پێیان دەڵێن کەوە بزانن کە کوردستان بە چاوی سێشار تەمەشایان نەکەن بە چاوی هەرێمێکی مستەقلی اقتصادێکی مستەقل و کە سێفتیەکی باشی لێیە بۆ تەمەشای ئێمە بکەن. منیش لە کلمەکەی خۆم گوتم
دەکرێت ئەوان تاوەکو ئێستا منتیز بووینە ئەمە مستەهلیک بووینە دەکرێت ئەوان کە گەماڕیان لەسرە با ئەوان هانی ئێمە بدەن کە کاریگەریە لەسەر بەغدایە شایستەدارایەکان بە ئێمە بدرێتن ئێمە بە قوتین بۆ ئەوان باشە و پێشمان گوتن ئەگەر بکرێ ئەو کارگانەی کە ئینتاجیان هەیە و ئەو مەوادی خامیان کە درۆ دێک کە ئەوان گەماڕیان لەسەربی پێیان نەکرێت با ئەو کارگانە بێن با ئێمە بینەوە بەرهێنن ئەوان بنەم کارگەکان بە زەڕور دەبین باشە ئێران چی لە هەرێم دەوێ و هەرێم چ پێویستێکی بە ئێران بە خودای ئەوان چیان دەوێ ئەوان لەبەرەوە ئێستا لە ڕووی ئابووریەوە دابڕانە لە جیهان دەیانەوێت دەرگایەک هەر ببینی دەواازە زۆر بەیەکێکیش لەوان کوردستانە لەبەرەوەی بخۆت دەزانی سنووری کوردستان لەگەێنەر سنوورێکی دوور درێژی هەیە یعنی نایەنێ ئەو سنوورە هەتا لە کاتی ڕیفراندۆمەکەش سنوورەکانیان ناتوانانی بە ئەوەی دابخەن ئەوانی ڕسمیەکانیان هەندێکەوە کە بەڵام دەواازەی تریمان هەیە ئەمە تقریبا هەش دەواازەی ناڕسمیمان هەیە بەڵام لە هۆردو لا ڕسمیە بەڵام جیهانی نییە زۆر باشە ئەگەر سەرژمێری بکەین دەڵێن کوردستان نزیکەی 7 میلیۆن کەسە بەڵام وڵاتێکی وەکو ئێران نزیکەی 8 میلیۆن یان زیاتر یان کەمتر تورکیاش بە هەمان شێوە بۆچی چاویان لە بازاری کوردستان لەبەر ئەوەی کە گەشتبینن بە ئابووریەکی بەهێز کوردستانێکی بەهێز کە ئێمە ئەوەش لەبیر نەکەن کە کوردستان هەمیشە بەهێز بووە کە ئابووریەکی هەیە وا بەهێزی هەبووە هەموو وڵاتان چاوی لەسرە ئێرە ئێستاش کە لەو کۆنفرانسەدا باس لەوە کراوە کە بۆ دۆزینەوەی چارەیەکی هێکجار بەهێز بۆ پتەوکردنی پەیوەندی نێوان ئەم دوولایەنە کە ئەمە وەکو کۆمپانیاوە خودکەرتی ئابووری کە بەهێز بکرێتن لە نێوان کۆمپانیاکانی هەرێمی کوردستان و وڵاتی ئێران پێت وایە ئێران بتوانێت لە داهاتوودا جێی تورکیا لەق بکات لەوەی کە لە پێشوودا بازاری کوردستانی کۆنتڕۆل بەڕێز کامران دەمەوێت باسی ئەوە بکەم لە ئێستادا بازاری هەرێمی کوردستان دوو وڵاتی دراوسێ کۆماری ئیسلامی ئێران و تورکیا دەستی بەسەرداگرتووە زۆربەی کاڵەکانمان لەو دوو وڵاتە دێن ئەگەر بەراورد بکەین لەگە وڵاتانی تری ئەوروپی کاڵی ئەوروپی هەیە بەس بە شێوەیەکی کەم بۆیە ئێمە پێویستە دەواازەکان دەتوانین سوود لە ئێران ببینی بەتاکید سوودمان لێ بینیوە و بەشێکی زۆر ئێستا زۆربەی کاڵەکان ئەکسپایرن وەکو باس بەشێکی کاڵاکان ئەکسپایرن پێویستە لە خاڵە سنووریەکانەوە کۆنتڕۆلێکی تند بکرێتن بۆ ئەوەی ئەو کاڵە ئەکسپایرانە نەهێتە هەرێمی کوردستان ئێمە دەبێت دەرگاومان کراوە بێت بۆ زۆرێک لە وڵاتانی دیکە تەنیا پشت بە ئێران و بە تورکیا نەبەستین بە وڵاتانی ئەوروپی بێن لێرە لە هەرێمی کوردستان کار بکەن چوە لە ئێران دەکات لەسەر ئاستێکی باڵا سەردانی هەرێمی کوردستان لە ڕاستیدا ئەوەکە هەموو ئاگادارین ماوەیەکە زۆرە کە ئەمریکا زەختێکی زۆر لە ئێران دەکە بەپێ و بەرجامەیەکە و حەسارێکی لەسەر لە ئێران هەیە باشترین دەرفەت تاوان وڵاتانی دەراوسێنە بۆ ئێران ئەو وڵاتانی دەراوسێکە باشترین ئاڵەگۆری بازرگانی کە دەتوانین بکات لە عێراق و لەویش دیستا بە تایبەتی هەرێمی کوردستان هەرێمی کوردستان دەتوانێت چی بکە بۆ هەرێمی کوردستان بەخۆ یەکێک لەوان مەسەن نمونە هەوڵەتی ئێرانی بەبێ ویزا دێتە ئێرە لە حالێکە لە عێراق بەبێ ویزا بچێت ئەو ئاسانگەرێکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆوان دەکا دەوڵەتی عێراق بۆوان ناکە ئەو تعریفی گومرکی کە کەمترە لە بەغدا لە عێراق بۆ کاڵای ئێرانی تاان لێرە کەمترە بەنسبەتەوەن لەبەرەوە زۆربەی سەرچاوی هاوردەی ئێران لێرەوە بە تایبەتی مەسن لای مەرزی پەرویزخانیا کەلار لەوێ دەچی بۆ باشووری عێراق لەبەرەوە کە ئێرە ئاسانکاری زۆر زیاترە بۆەوەی کە دەرفەت بدرێ هەم بۆ بازرگانی ئێرانی کە کالای ئێران هەم بازرگانی ماکە بێت لێرە کاری خۆی بکات ئابووری ئێران بۆ ئێمە گرینگە تابان یەک لەبەرەوەی کە ئەمە خۆ دراوسێمانە دەڵێن 2019 قۆناغێکی باشی ئابووری دەبێت بۆ کوردستان بەڵێ بە بەراورد بە 2 ساڵی ڕابردوو دەتوانین ئەو ئامارانە ببینین کە پێشکەوتنێکی بەرچاو لە ئابووری هەرێمی کوردستاندا پێشبینی دەکرێت چونکە ئەگەر بین سەیری هاوردەکردنی ڕێژەی کاڵا بکەین لە ساڵی 2017 بە بڕی 810,000 تۆن کاڵە هاوردەی هەرێمی کوردستان کراوە تەنها لە ڕێگەی خاڵی حاجی عومەرانەوە و هەروەها ڕێژەی گەشتیاری 429,000 گەشتیار بۆ لە ساڵی 2017 بەڵام لە ساڵی 2018 ڕێژەی هاوردەکردنی کاڵا بەرز بۆتەوە بۆ 600 بووە بە 1,672,000 تۆن کاڵا لە ساڵێکدا وهروە ڕێژەی گەشتیاری بەرز بۆتەوە بۆ 680,000 گەشتیار لە ساڵێکدا کە هاتۆتە هەرێمی کوردستان طبعا ئەمەش پێشکەوتنێکی بەرچاوتر بەخۆ دەبینێت لە ساڵانی داهاتوودا چونکە ڕەنگە ئابووری کوردستان زیاتر بەرەو پێشەوە بچێت ئەوانش بتوانن لەو بەرەو پێشچوونەی هەرێمی کوردستان سوودەڕۆن.
پێمان باشە بزانین ئامانجیان چێ لە سەردانەکەیان بۆ هەولێر. ابتداءً خوشحال و خورسند هستم. سەرەتا زۆر خۆشحاڵم کە ئێستا لە هەرێمی کوردستاندام لەگەڵ وەفتێکی سی کەسی لە چاڵەکە ئابووریەکان لە کەرتی تایبەتی کۆماری ئیسلامی ئێران هاتوین بۆ هەرێمی کوردستان لە میێوانداری ئێوە و لە بەرنامەداڕشتنی ئێوە کە ژووری بازرگانی بەڕێوەیە بردووە ئەو دانیشتنە کە زۆر باش بوو کە لە هەرێمی کوردستان ئەنجاماندا و سوپاس و دەستخۆشیشان لێ یەکەم. ئامانجی ئێمە لەم سەردانە بۆ هەرێمی کوردستان و هەولێر بینینی پێشکەوتنە ئابووریەکانی هەرێمی کوردستان و کەرتە تایبەتەکانی ئێرانە لە هەرێمی کوردستان لە مێژە پەیوەندی ئابووری لە نێوان چاڵەکانی ئابووری ئێران و هەرێمی کوردستان بووە و کەرتی تایبەتی کۆماری ئیسلامی ئێران هیچ بربەستێکی نییە بۆ پەرەپێدانی چاڵەکە ئابووریەکان لە هەرێمی کوردستان. باشە زۆر باشە من جێبستی ئەوە بووم کە ئەو دەڵێ پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لە ڕووی ئابووریەوە مێژووین بەڵام پرسیارەکەی من لێرەدا ئەوەیە بۆچی ئێستا دەیەوێ ئێران دەیەوێ پەیوەندی ئابووریەکانی زێدەتر بکات بۆ هەرێم گرینگە بۆ هەولێر گرینگە بۆ ئەوە ببینید هدف اصلی از آمدن این سفر ئامانجی سەرەکی ئێمە لەم سەردانە پەرەپێدانی پەیوەندیە ئابووریەکان بۆ لە هەرێمی کوردستاندا بەپێ ئەو کێشە و بربەستانەی کە لەسەر ڕێگەی کەرتی تایبەتی ئێران لە هەرێمی کوردستان و هەولێر هەبوو ئێمە بڕیارماندا کە لەگەڵ وەزیری دەرەوەی ئێران هاوڕێتی بکەین بۆ ئەو سەردانە بۆ ئەقلیمی کوردستان کە بتوانین ئەو کێشە و گرفتانە تاوتوێیان کەین و چارەسەریەکیان بۆ بدوزینەوە چونکە ئامانجی ئێمە سەرمایە گوزاری لە کەرتی تایبەت و ژێرخانی ئابووری هەرێمی کوردستانە بە پێی پێویستی خۆیان. ئێستا ئێمە ئەو ئامادەیمان هەیە کە پەرە بە سەرمایە گوزاریەکەمان بدەین بەڵام بە ئەو مەرجەی کە هەرێمی کوردستان و تایبەتی هەولێر بتوانن ئەو کێشە و بربەستانە چارەسەریکیان بۆ بدوزنەوە. ئێمە ئەتوانین لە پروژە ژێرخانیەکان بەشداری کەین لە دروستکردنی بەندا و ڕێگەوبان یەکەی نیشتەجی بوون دروستکردنی زێراب و تەنانەت لە بەشی پترۆشیمیش ئەتوانین لە بواری نەوتیش ئەتوانین چالاکی ئەنجام بدەین و بتوانین یارمەتی دەرێک بین بۆ پەرەپێدانی ئابووری هەرێمی کوردستان کە ئەمە یەکێک لە ئامانجەکانی ئێمەیە. و کمک بکنند به توسعه اقتصادی منطقه اقلیمی. زۆر باشە سەبارەت بە کوالیتی ئەو کاڵایانەی ئەو خۆراکانەی لە ئێرانەوە دێنە هەرێمی کوردستان یعنی بەشی زۆری ئەو کاڵایانەی دێن لە چاو وڵاتانی دیکە کوالیتی کاڵەکانی ئێران نزمە یعنی بەنیازنین کوالیتی کاڵەکانیان بەرزکەنەوە و سومعی کاڵەکانی ئێرانیش لە کوردستان بەرز بکاتەوە. ببینید ما کالاهای تولیدی ئەو کاڵانی کە لە ئێران بەرهەمێنێرن بۆ هەناردەکردن ئەبێ مۆڵەتی ستانداردی تەندروستی لە وڵاتە وەربگرن کە لە هەموو وڵاتەکانی جیهانی شوایە ئەگەر پێویستمان بە ئەوەیە کە کاڵا بە کواڵتی بەرزتر هەناردەی هەرێمی کوردستان بکرێ بێگومان دەبێ کۆمپانیای لایەنی هەرێمی کوردستان و لایەنی ئێرانی لێژنەیەکی ناوەندی لێکۆڵینەوەیان بۆ کوالەتی ئەو کاڵایانە هەبێ کە بتوانن کاڵایك بە کوالەتی بەرزەوە بێنن بۆ ناو بازاری هەرێمی کوردستان ارسال بشه و صادر بشه به اقلیم کردستان. زۆر باشە سەبارەت بە هەندێک ڕێکار کە بەنیازن بیگرنە بەر نەمانی ڤیزە پێدانی ئیقامە ئەمە ئیقامە لە هەردوو لاوە چی تازەیان لەبەردەستەیان؟ ما معتقدیم یکی از پیش‌زمینه‌های توسعه ئێمە بڕوامان وایە کە یەکێک لە هۆکارەکانی پەرەپێدانی ئابووری لادانی ڤیزەی سەفەرکردنە بۆ تجارەکانیان بەنەوەی کار ئاسانیکردنە بۆ ئاوانە ئێمەش ئاگادارین کە حکوومەتی هەرێمی کوردستان ویزای بۆ کەسایەتە ئێرانیەکانی لابردووە بۆ سەردانیان بۆ هەرێمی کوردستان
ئێمەش دەتوانین ئەو دەستپێشخەریە بیکەین کە بتوانین کار ئاسانی بۆ بازرگانەکان بکرێت بۆ هاتوچووکردنیان بۆ هەرێمی کوردستان. پێشتر ئێران ناوەڕاست و باشووری عێراقی لە ڕووی ئابووریەوە کۆنتڕۆل کردبوو، تەنیا هەرێمی کوردستانی لەدەست بوو. ئێستاوە خەریکە جێپەی تورکیاش لادەدا هەرێمی کوردستانیش کۆنتڕۆل دەکات لە ڕووی ئابووریەوە. من لەو قەناعەتەی نیمە بتوانی هەمووی عێراق کۆنتڕۆلکە، چونکە هەر دەوڵەتێک کە بتەوێ ئیشوکاری بازرگانی لەگە بکەیت فەرقی هەیە لەگە دەوڵەتەکەی دی. ئەو تەکنەلۆجیای مەسەرەن لە تورکیا هەیە لە ئیران نییە، ئەوی لە ئیران هەیە ممکنە لە تورکیای نەبی، ئەوی لە ئەڵمانیا هەیە لە تورکیای نییە. لەبەرەوەی ناتوانیتن کوردستانی سەیتەرە بکە و داگیر بکە، لەبەرەوەی پێگای تورکیا زۆر بە قووەتە لە کوردستان لە ڕووی ئابووریەوە. ڕاستە فترەك شتەکی بەسەدا هات ساردێک بە بۆنەی ڕەفراندۆم، بەس ئەمەلمان وایە ئەو شتە چارەسەر دەبی بە زووترین کە. پێشتر جموجۆڵە ئابووریەکانی تورکیا و هەرێمی کوردستان زۆر بەرز بوو و لە ڕووی دیبلۆماسیەوەش وەکو دەمانبینی بەرپرسانی تورکیا لە هەولێر بوون. ئێستا وەزیری دەرەوەی ئەمریکا سەردانی هەولێر دەکا، وەزیری دەرەوەی ئێران، وەزیری دەرەوەی فەڕەنسا، جێبیستیەوە نابین تورکیا غایبە لە هەولێر. لەو قەناعەتەیمە لە داهاتوەکی زۆر کەم هاتوو چۆیوانش بەردەوام سەبارەت بە جموجۆڵە ئابووریەکان. ئێستا ئی تورکیا زێدەی کردووە یاخود کەمی کرد؟ لە ڕۆژی بیداەتی تیجارت لەگە تورکیا کرا هەر لە زیادەیە قەتعیەن کەم نەبووە، یەک ڕۆژ حدوددا نەخرایە، لۆ 5 دقیقە حدوددا نەخرایە. باشە سەبارەت بە ئەو پەیوەندیانەی کە لە نێوان هەرێمی کوردستان و تورکیا هەیە، ینی چاوەڕێی چی دەکەیت؟ ئێستا هەندێک جار دەبینین تورکیا دەواازەی دیکە دەکاتەوە بگات بە بازاڕی عێراق، دەچێتە بەسرا یان دەوێت سنووری ئاواکۆ بکاتەوە. نەخێر ئەوە چەند ساڵە محاولە دەکرێت دەواازەکی بکاتەوە لە ڕێگای سووریا، بەس ناکرێت لەبەرەوەی وەزعی ئەمنی لە سووریای ئەوەی تەقەبول ناکە ناشکرێ، چونکە ئەمینە چۆن ئەمینترین ڕێگە ئیبراهیم خەلیلە بۆ عێراق و هەروە بۆ تورکیا ئەمینترین ڕێگا ئەمینترین ڕێگایە و هیچ ڕێگایەک ناتوانانی منافەسە بکە. تورکیا ڕێگای دیکردەوە بۆ هاتوچۆی ئەشخاص لە منتیقەی دهۆچێ، بەس نا بۆ تیجاری یان خەتەک بکاتەوە لە ڕێگای بەدیلی ئیبراهیم خەلیل نییە ناکرێش ناشکرێت لەدا ناشبوو. بابزانین ئێران چی دەوێت لە هەرێمی کوردستان؟ ئێران دەیەوێت عیلاقاتی خۆی گەورە بکە لەگە هەرێمی کوردستان، لەبەر ئەوەی کوردستان پێگەیشی زۆر بە قووەتی هەیە. ئێستا حالیان نەک برێن هەر مقابل ئیران، مقابل شەرق الئەوسەد دەتوانن برێن باشترین جێگای لە بازرگانی ئێستا هەرێمی کوردستان. باشە ئەو فاکتەرە ئەبووریانە چین کەوا دەکات لە وڵاتان ڕوویان لە هەرێمی کوردستان؟ بەخۆت دەزانی ئەو فاکتەرانە ئەوەیە کەوا کوردستان جێگایەکی ئەمینە بۆ بازرگانی و جێگایەکشە تێدا هەیە کوردستان لە بواری نەفت، لە بواری سناعە، لە بواری سیاحە، لە بواری زراعە، لە هەموو بوارەکان جێگایشکردی تێدا هەیە. کەواتە مەبەست لە ڕۆ جوگرافیەکەی گرنگیەکەی ئابووری و جوگرافیەکەی هەردووشیان. باشە لە کۆبنەوەکەدا وەزیری دەرەوەی ئێران چی باس کرد؟ چی گوت؟ وەزیری دەرەوەی ئێران باسی ئەوەی کردگوتی ئێمە عیلاقاتێکمان لەگە کوردستانی هەیە، عیلاقاتێکی دێرینمان هەیە ئەوڕۆنیە چەند سال پێشی ئێستاە و دەتوانین پێکەوە ئیشی زۆر گرنگ بکەین، هەم ئیستیفادەی ئێرانی هەبی هەم ئیستیفادەی کوردستانشی هەبیتن و دەیەوێتن ئەو گومرگانەیەکەوە زیادن کمی بکاتەوە، ئەو ئیشانێکەوە زەحمەتن لە کوردستان ئاسانکاریان بۆ ینی گومرگ لەسەر کاڵاکان کەم بکاتەوە لە بەخاتی ئەوەی ئاستی بازرگانی زیاتر ببێتن لە کوردستان و لە ئێران. باشە زۆر جار دەگوترێت ئێران ئەو کاڵانەی دەنێرتە هەرێمی کوردستان وەکو پێویست نییە، ینی زۆر ئەو کاڵایەنە ینی خزمەت بە خەڵکی کوردستانیش ناکات. بەخۆت دەزانی ئەو کاڵایانە دەکەوێتەوە سەر ئەو تازیرێک کە کاڵایەکان دەینیتن. بەخۆت دەزانی کوردستان چ پێویستیشی بە کوردەوی ئەو تازیرێکەوە
ئەو ماوادەی لە ئێران دەینی بزانێت کوردستان چی پێ دەوێت و ئەو کاڵانش پێویستی هەتا حدێک باشە بۆ کوردستان یاخود خراپ کەواتە ئەوەندەی ئەوان سوزدارن بەشێک لە بازرگانانی ئەمەش سوزدارن لەوەی کە کاڵای خراپ بێنە کوردستان ئەکید علاقی بە هەردووشان باشە بۆچی تازیرەکانی ئێمە زیاتر خەتابارن لەوەی چکونابی تشتی خراپ بێت بۆ کوردستان باش ئێمە زانیاری ئەوەمانەیە لە 2010 ڕێژەی هەناردەی ئێران بۆ هەرێمی کوردستان لە چاو وڵاتانی دیکە بە تایبەت تورکیا زیاتر بووە ما تا چەند ڕاستە هەتا ئێستا تقریبن ڕێژەی ناردن گەیشتە 6 ملیارونی بۆ کوردستان لەوانەیە ئەگەر وەها بڕوا بگاتە 10 ملیار بۆ ساڵی 2019 یعنی چاوەڕێەوە دەکەن کە زیاتریش بڕات باشە سەبارەت بە گەمارۆکانی ئەمریکا بۆ سەر ئێران ئەمە گرفت دروست ناکە بۆ ئێوە بە نسبەت خۆراک و عێراق و کوردستان بەخشراوە لەو مەسلەی لە گومرجی خۆراک و ئەو ئیشانەیە کە پێویستن بۆ ژیانی ئینسان عێراق و کوردستان بەخشراون لە مەسلەی ئەمریکای بۆ هێنانی کالاکان باشە ئەو کۆمپانیانەی ئێرانی کە ڕویان لە هەرێمی کوردستان کردووە لە کۆبنەوەکە بەشدار بوون چ زۆرە کۆمپانیایەک بوون زۆر بژمارەیان تقریبان 6 کۆمپانیایە لە هەموو بوارەکانن کۆمپانیەکان لە بواری سیاحەیە لە بواری علمیە لە بواری زراعەیە لە بواری نەفتە لە بواری غازە لە نەفتە بەێ جموجۆلەکان زۆر بە قووەت دەبی و زۆر لە ڕووی نەفتیشەوە هیچ قسە کراوە لەوەی نەوت بڕواتە ئێستا لە مؤتەمەرەکە قسەمان کردێ لە بوارەی نەفت و غاز و لە هەموو بوارەکان. لە دوای ڕیفراندۆم و ڕووداوەکانی 16 ئۆکتۆبر بەشێک لە چاودێرانی سیاسی لە ئێران لە تورکیا لە عێراق پێیان وابوو ئیتر هەرێمی کوردستان کۆتایی پێهاتوە چ لە ڕووی سیاسی یاخود لە ڕووی ئابووریەوە بەڵام ئەوەی بینیمان ئەمڕۆ وەزیری دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران کە لەم کورسیە دانیشت بوو و سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستانیش لەم کورسیە بەیەکەوە باسییان لە تونتۆڵکردنی پەیوەندیە ئابووریەکان دەکرد. وەزیری دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران ڕایگەیان کە ئەوان دەخوازن پەیوەندیە ئابووری و سیاسیەکانی نێوان هەولێر و تاران بگەینە قۆناغێکی زۆر باش بە شێوەیەک کە لە خزمەتی هەردوو لابێت. ئەمەش ئاماژەیەکە کە کرانەوەیەکی سیاسی، کرانەوەیەکی دیبلۆماسی، تەنانەت کرانەوەیەکی ئابووریش ڕووی لە هەرێمی کوردستان کردووە و ئایندەیەکی باشیش چاوەڕێی کوردستان دەکات. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست.